خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ سەرسەر دوا پێشاتەکانی سووریا و ڕۆژاوای کوردستان دەکەین. دیارە ماوەی دوو ڕۆژ ئاگربەست ڕاگەنداوە، بەڵام ناوبەنەوە پێشێلکردنی ئاگربەست هەیە لە سنووری پارێزگای حەسەکەر لە ڕۆژاوای کوردستان وە لە شاری کۆبانش کە سەر بە پارێزگای حەلەبە و ئەمڕۆ کۆبوونەوەی تۆمباراک و مەزلوم عەبدی شەبوو لە شاری هەولێر کە جارێکە تۆمباراک دەکی لەسەرەوە کردوێتەوە کە پشتیوانیەوە دەکەن هێزەکانی هەسەدە تێکەڵ بە سوپای سووریا بکەین. ئێمە قسە سەردۆخی ڕۆژاوای کوردستان و لێکەوتەکانی ڕووداوەکانی سووریا لەسەر عێراق لەسەر ناوچەکە و پرسی داعش و مەلەفی گواستنەوەی داعش بۆ عێراق و لێکەوتەکانی ئەم پرسانە لەگەڵ بەڕێز دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان قسەی لەسەر دەکەین. دواتریش ئەگەر گونجا کاک محەممەد ڕەوفی ڕۆژنامە و چەند خولەکەی وەردەگرین لە سەبارەت بە دوا پێشاتەکانی سووریا و ڕۆژاوای کوردستان. کاک دکتۆر بەخێر بێن، سوپاسی ئامادەبوون دەکەین. ئەگەر سەرەتا سەرنجی بەڕێز بزانین لەسەر ئەو ڕووداوانەی سووریا بۆچی ئەو ڕووداوانە ڕووی دیابالەوێ دەستی پێ بکەین و بۆچی بڵێن هەسەدە کرایە قوربانی و هێزە کوردیەکان یاخود هێزەکانی سووریای دێموکرات لە ناوچەیەکی بەرفراوان لە سووریا لە ماوەی چەند ڕۆژێکدا کشانەوە. زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتە، خۆشحاڵم لەگەڵتانم کاک حەکیم سەبارەت بەو ڕووداوانەی کە لە سووریا ڕوویاندا ساڵانێک کە ئامادەکاریان بۆ دەکرێت، حازریان بۆ دەکرێت لەلایەن تۆڕێکی نێودەوڵەتیەوە بە تایبەتی کۆماری تورکیا و ئەو هێزەی کە دوجار هاتە سەر دەسەڵات تێکەڵی ئەو هەوڵانە بوو بۆ ئەوەی کە ئەو گۆڕانکاریانەی لە سووریا لە ساڵی 2011 و 2012 ڕوویان داوە سەرنجامەکەی بەوە نەگات کە کیانێک لەوێ بۆ کورد دروست بووێ بۆ پێی کە دەوڵەتە مەرکەزیەکان چ ئێران بێت چی تورکیا بێ هەمیشە لەو بڕوایەدا بوون هەر هەڵکشانێکی سیاسی پرسی کورد لە یەکێک لە پارچەکان کاریگەری لەسەر پارچەی ئەوانیش دەبێ. یعنی ئەمە گرفتەکەی ئاسایشی تورکایە کە پێی وایە بە تایبەتی کە و دوو پارچەیە پەیوەندیەکی نێزیکی جوگرافیان بە یەکەوە هەیە لە هەموو ڕوویەکەوە تاریخیان پێی وایە کاریگەری لەسەر ئەوان دەبێ. من پێشتریش گوتومە لێرە تاکیدی لێ دەکەمەوە ئەو ڕووداوانەی کە ڕوویاندا هۆکارێکی سەرەکی هەبوو بەوەی کە هێشتا هێزەکانی سووریای دێموکرات لە فکری دۆخی شەڕدا بوون، لە فکری پێش شەڕدا بوون لە کاتێکدا هەوڵەکانی هەرێمی و نێودەوڵەتی دەچوونە قۆناغی دوای شەڕ کە قۆناغی تەدابیری دیبلۆماسی و ئیتیفاقاتی ژێربەژێر و کڕین و فرۆشتنە لە نێوان لایەنەکاندا. ئەوە بوو کە بینیمان لە ڕاستیدا دەوڵەتی فەڕەنسا ڕۆڵی کۆردینەکردن یا بەیەکەوە گرێدانی ئەو هەوڵانەی هەبوو. دوجار تورکیا لەسەری ڕەزامەند بووە کاریگەری لەسەر دەسەڵاتی نوێی سووریایی کاربەڕێکەر هەبوو بۆ ئەوەی بەشێک لە خاکەکەی خۆی لە جەبەلشێخ و قونێچرە و نێزیکی سوێدا ناو سوێدا نێزیکی وێ بەس بەشێکی زۆری شاری قونێچرە وەڵوها جەبەلشێخ کە بەرزایەکە بەسەر عێراق و ئوردون و سووریا و ئەوانەدا دەڕوانێ بدا بە ئیسرائیل. ئەوە نەخاسمە جۆلان کە هەر بوو بە پرسێکی لەبیر کراو. ئەمەش ئیمتیازێکی زۆر گەورەیە بۆ دۆناڵد ترامپ، ئیمتیازێکی زۆر گەورەیە بۆ نەتەنیاوە کە چاوپۆشیان لە هەڵمەتەکان کرد. بەڵام پێم وانە بێت تا ئەو ڕادەیە ئیسرائیل و فەڕەنسا چاوپۆشیان کردی بێ کە قەتڵعامی لێ بکەوێتەوە بەس سەبارەت بە دۆناڵد ترامپ بەلاوە گرنگنی هەر شتێک کە ڕوو دەدا گرنگەوەیە چیە 2000 براوە دەبێ. فەرقەکە لێرەدایە کە دەسەڵات لەوێ بە هاوکاری ئەم تۆڕە هەرێمی و نێودەوڵەتیە هاتە قۆناغی دوای شەڕ، بەس کوردەکان لە قۆناغی پێش شەڕدا مانەوە وە خاکێکی زۆریشیان لە دەستدا. خاکەکەی کە لە دەست دراوە خاکی کوردستان نییە، ڕۆژ ئاوای کوردستانیش نییە. ئەو خاکانە بوون کە دێ بە دیفاکتۆ کەوتنە دەست هێزە کوردیەکان لەوێ بە هاوکاری هاوپەیمانی نێودەوڵەتی کە 2000 هەر ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ڕۆڵی سەرەکی هەبوو شان بەشانی بەریتانیا بەو خاکانەیان کەوتنە بەردەست خاکەکان مانەوە، بەڵام کوردی لێ نییە و بە هێزە عارەبیەکانیش دەپارێزرا. ئاسایی بوو کە هێزێکی نوێی سوننە بەو پەیامانێکی هەیەی بێتە سەر دەسەڵات ئەم خەڵکە دەسەڵاتێکی کوردی قبول ناکە
لە بەرەوەی پرسی ئیدیۆلۆژی و برایەتی گەلان و ئەو ڕیتۆریکە زۆر شتێکی نوێ و تازەیە لە سووریا ناتوانێت جێگای کەڵچەرە تاریخیەکەی مەسەلەی ناسیۆنالیزمی ئەوان و پان عارەبیزمی ئەوان و مەسەلەی مەسەبی ئەوانە بگرێتەوە 2000 خەڵکەکە دایانە پاڵ هێزەکانی پایتەخت ئەوەی کە ئێستا شەڕەکە لەوێ وەستاوە ئەمێ خاچی کوردستانە حەسەکەیە شارێکی تاریخی کوردستانە و دەوروبەرەکەی زۆرتر تعریب کراون لە سەردەمی جەمال عەبدولناسری میسر کە کاریگەری زۆر لە سەردەسەڵاتی سووریا بوو بۆ و پشتێنە ئەمنی لەوێ دروست کرابوو جەمال عەبدولناسر کە کوردیش و عارەبیش بە پاڵەوانی دەزانن بەڵام زاڵم بوو بۆ کوردی سووریا بەشێکی ئەوە نەتیجەکەی لەوێ دەرەکەوێ ئێستا شەڕەکە لە خاچی کوردستانە ئەوە کۆبانی گەمارۆ دراوە شەڕ لە گوندە کوردیەکانە لە حەسەکە و ئێستا دەنەهەتا ئێستا شەڕ لە خاچی کوردستان نەبووە ئینسان واقعی بێ لەبەرەوەی ناڕاستی هێزت پێ نابەخشێ و کاریگەریشی نییە لە نور ناوخۆیی و ناو سووریا و هەرێم و نێودەوڵەتیش ڕاستەکەی ئەوەیە کە ئێستاوا شەڕ گەیشتۆتە خاچی کوردستان باشە کاکتۆر یعنی ئەو ناوچانەی کە بڵین بە دووگەڕەکە کوردیەکەش لە حەلب و ناوچەکانی دێرحافر مەسکەنە تەبقا دێرەزوو ڕەقا ئەو ناوچانەی ناوچەیەکی کوردستانی نین کە کشاونەتەوە هێزەکانی سووریای دێموکرات لەو ناوچانە کاک حەکیم دەنگی برادرانی ستودیۆت هەمویان دێتە لای من بەسی جەنابەت نایەت تەحویل نەکراوە بۆ لای من دەنگەکە لە ستودیۆیەکەتان مایتەوە ببوورە بەڵێ ببوورە پرسیارەکەمەوە بوو وتم ئەو ناوچانەی کە کشاونەتەوە هێزەکانی سووریای دێموکرات ئایا هیچ ناوچەیەکی کوردی نییە بە بڵنگەرەکی شێخ مەقسوود و ئەشرەفیەش ینی لە دێرحافر لە مەسکەنە لە تەبقا لە دێرە زوور هیچ ناوچەیەکی کوردی نین بەس گەڕەکی ئەشرەفی و شێخ مەقسوود تاریخیەن کوردینە بەس ناتوانانی بڵێ حەڵەب خاچی کوردستانە باس سنوورە خەیاڵیەکانی کورداییم زۆرن پێیان وایە هەتا ئەولاتریش کوردستانە بەڵام ئەمە باسی واقعی ئێوڕۆ دەکەین دوو گەڕەکی تاریخیەن هی کوردن دوو گەڕەکی بەهیبەتی کوردن ڕێژەی هەرە زۆری کووردە بەڵام کە من باسی خاک دەکەم باسی باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەکەم بۆ لای ڕۆژئاوای کوردستان کە دێ ڕۆژئاوای کوردستان نە لە تەبقا نە لە دەوروبەری حەسەکە نە لە ناوچەکانی دیکە دێرە زوور هیچێکێک لەو ناوچانە خاچی کوردستان تا ئێستا نەکەوتوتە ژێردەستی جێشی سووریا و میلیشیاکانی حەڵەب چکە دوو هێزانە یەکێکیان جێشی سووریا یەکێکیان میلیشیاکانی حەڵەبن هێزەکانی سوڵتان مراد و ئەوانە هەتا ئێستا نەکەوتە بەردەستیان یعنی ڕاستیەکەی بەڵام ئەوەی کە هەیە لێرەدایە ئەگەر بکەوێتە بەردەستیان کارەساتی گەورە ڕوودەدات هێزەکان ڕاستە لەوانەیە مەسەلەن لە سەرۆک کۆمار شەرع لەوە تێگەیشت بێ کە بڕینی بسکی خەڵکو و کوشتن و سەربڕین بۆ ئەوان زۆر بە خەراب دەشکێتەوە لەوانەیە ئەگەر بیەوێت تەعلیماتێکیش بدا بەس هەر نەتوانێت کۆنتترۆلی بکە لە بەروی گروپگەلی گەلێک گەورەی تێدان بۆیە مەترسی شنگالێکی دیکە مەترسی کارەساتی زۆر گەورە دەکرێت ئەگەر سەنگەرەکانی پێکەوە بشکێنن بێنە ناو خاچی کوردستان واتە جیاوازیەکە ئەوەیە کاک حەکیم لە خاکەکانی کە پاشەکشەیان دەکرد و کە دەهات نەناوە عارەبی لێبوو بەس لەم خاکانە پاشەکشە ناکەن و بشێنە ناوە کوردی لێیە بەڵێ بە ئیجازەی جەنابەت چەند خولەکێک دەچینە ڕۆژاوای کوردستان دێمەوە خزمەتت کاک دکتۆر لەوێ کاک محەممەد ڕۆفی ڕۆژنامەنووس دەگەڵمانە کاک محەممەد سوپاسی ئەمەدەبوون دەکەین ماندوو نەبن ئەگەر سەرتا ینی بە کورتی وێنەیەکی ڕۆژاوای کوردستانمان پێ بڵێ لەبارەی شەڕ و ئاڵۆزی دواییش لەبارەی بارودۆخی خەڵک لەو ناوچان ئاوارەکان زۆر سپاس کاک حەکیم سڵاوتان لێبێ هیوادارم زۆر باش بن سپاس دەکەین جەوەکەی ساردا لێرە ناقص وابزانام ناقص سەیە بەفرەباری ئێستا دەستی پێ کردووە دۆخێکی زۆر ساردا لێرە ئێستا دۆخەکە ئارامە ئێرە قامیشلۆیە تقریباً 80 کیلۆ بۆ 100 کیلۆمەتر لە حەسەکە و بەرەکانی شەڕەوە دوورە شەڕ زیاتر لە باشووری حەسەکە ڕۆژئاوای حەسەکە و ئەمە بەرەو ئاراستەی با بڵین
لە سنووری حکومەتی یاریێنی کوردستانەوە لە پیشخاپورەوە دەست پێکە هەتا دێرک و قامیشلۆ عامودێ و تا ئەگاتە تەلتەمر کە لە ڕۆژئاوای حەسەکەیە شەڕەکە زیاتر لەوێ زیاتر گروپە عەرەبەکان ئەیکەن وەکو سوپا کەمتر سوپا زیاتر ئەوەی شەڕەکەکە لە کۆبانیە کۆبانی بە تەواوەتی حەسرە یعنی دابڕاوە لە ئەم پێگەی خۆسەر لێرە کەواتە بە تەواوەتی کۆبانێ نزیکەی 100 کیلۆمەتر دوورە یعنی 80 بۆ 100 کیلۆمەتر لە دەسەڵاتی خۆسەر لەم منتیقەی قامیشلۆ حەسەکەوە دوورە بەڵام ئەم منتیقانە ئێستا هەموو ناوچە کوردیەکان لەژێر دەسەڵاتی کوردیە واتە ئەو ناوچانی کە لەژێر دەسەڵاتی هەسەدە نەمان هەموو ناوچەی عەرەبنشین بوو لە دێر حافر و تەبقە و مەسکەنە و لە دێر زور و لە با بڵێن ڕەقە و هەمووی تاکە شوێنێک کەما بێ زیندانی ئەقتابە کە لە نزیک ڕەقەیە ئەو زیندانیە تا ئێستا بەشێک لە شەڕوانان بەڕێوەی دەبن هێزەکانی ئێرە بەڕێوەی دەبن بەڵام حەسرە یعنی دوورە لە دەسەڵاتی ئێرەوە ئەمە وەکو نەخشەی جەنگ باشە وەکو دۆخی خەڵک بەڵێ وەکو دۆخی خەڵک دۆخ بەگشتی باش نییە خۆتان نەزانم دوای هەموو جەنگێک کارەسات ڕوو ئەدا کارەسات چی ئەبێتە قوربانی هاوڵاتی ئەبێتە قوربانی ژن و منداڵە بنە قوربانی پیرە بنە قوربانی لەم سەرمایە لە شارێکی وەکو قامیشلۆ نزیکی 10,000 ئاوارەی لێیە زیاتر لە 10,000 ئاوارە هاتووە من ئەمڕۆ مقابلەی پیاوێکی پیرم کرد ئەڵێ لە شەڕا ئێمە لە کۆبانێ ئاوارەی سەرەکانی بووین لەوێەوە ئاوارەی ڕەقە بووین لە ڕەقەوە ئاوارەی حەسەکە بووین ئێستاش ئاوارەی قامیشلۆ بووین یعنی هەر یەکێک لەو ئاوارانە 4,000 ئاوارە بوون 2 ساڵەمە پێش 3 ساڵەمە پێش کە عەفرین چیرە بەشێکی ئاوارەی ئەبێن ئاوارەی عەفرینن ئێستا ئاوارەکان گەشتونەتە ئێرە واتە ناوچەکان زۆربەی ئاوارەکان گەشتونەتە حەسەکەش لەبەرەوەی بەشی باشووری شەڕی لێبوو ئێستا ئاوارەکان زۆربەی هاتوونە بۆ قامیشلۆ لە قامیشلۆ ئەی خەڵک پێویستی بە چێ کاک محەممەد خەڵک پێویستی پێداویستەکانی خەڵک گرفتی بۆ دروست بووە پێداویستی ڕۆژانە پێداویستی ڕۆژانە تا ئاستێک من پێم وایە وردە ئیتر زۆر شت لە بازار کەمە دێ لە خواردن و لە کەلوپەلی لەو شتانە بەڵام هاوکاری هەموو هاوکاریە گرنگ ڕێکخراوە خێرخوازەکان ڕێکخراوی بەخشین ڕێکخراوی هانا ڕێکخراوەکانی دیکەی ڕێکخراوە خێرخوازەکان وە ڕێکخراوە حکوومیەکان ڕێکخراوە کەسێکان هەمووی زەرورە ئەوەی میدیاکان ئەیکەن کەمپەینەکانی میدیاکان زۆر گرنگە لە شیری منداڵ لە کەلوپەلی خواردن لە کەلوپەلی گەرمکردنەوە لەو کەلوپەلانی کە سەریعن هەموو خەڵک پێویستێتی ئەوە نییە دۆخی ڕۆژئاوای کوردستان جیاوازە لە باشووری کوردستان خەڵکی ڕۆژئاوای کوردستان دۆخی ڕۆژئاوای کوردستان 14 ساڵە لە جەنگە لەبەرەوە هەموو پێداویستیەکان پێویستە بۆیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان چۆن هاوکاری خەڵکی ڕۆژئاوای خۆیان بکەن خەڵکی براکانی خۆیان بکەن گرنگە بە هەموو شێوەیە بەڵێ کاک حەکیم ئێستا من ئەڕۆم بەرەو پیان وتم کە یەکەم کاروان گەشتۆتە قامیشلۆ نزیکەی یعنی تڕێلەیەکی زۆر گەیشتووە یاخود با بڵێن بارهەڵگیری زۆر گەیشتۆتە ئێرە یعنی یەکەم جارە بوو هینە بگات ئێستا ئەچم بزانم چۆنە و بە چ شێوازەکات و بۆی کە بە چاوڕوونی بین کە چۆن نەگاتە ئێرە و چۆن ڕێگەیان دەدرێتێ و لێرە مزگەوتەکان قوتابخانەکان هەموو ئاوارەی تیایە بەڵێ ئەوتت تەنها لە قامیشلۆ 10,000 ئاوارە هەیە لە شوێنی تریش هەیە ئاوارە زیاتر لە 10,000 حەزەکەم پێ بڵێم من دوێنێ لای هاوسەرۆکی ئەنجومەنی بەڕێوەبردننی مقاتعی جەزیرە بووم گوتی ئێستا نزیکی ئەم منتیقەیە لە سەرەتای شەڕەوە لە 2011 تا ئێستا پێشتر 50,000 کەسی تیا بوو ئێستا 800,000 کەسی تایە بەشی زۆری ئاوارە و ئەوەی لەبەرەوە ئەم ئاوارە بەشێکی ئەم شەڕی ئێستا بەشێکی پێشترە بەڵام بەڵێ لە قامیشلۆ لە ناوچەکانی دەوروبەری ئەم ناوچانەی کە ئازادترن بۆ نمونە ئەو ناوچانەی کە لە سنووری حکومەتی هەرێمی کوردستانەوە نزیکە لە پیشخاپورەوە دێرک و ڕنێلان و ئەو ناوچانە نزیکە گوندەکانی ئەوێ ئەوە ئارامن بەڵام خەڵکی ئێرە خەڵکی گوندەکان خەڵکی گوندەوارەکان هەموو بوونەتە هێزی بەرگری کاتی خۆی لە سەردەمی بەعسا لای ئێمە هێزی بەرگری هەبوو لە دادگاکان هەموو چەکیان هەڵگرتووە بۆ پارێزگاری لە خۆیان
بەڵێ سوپاس دەکەین بە هیوای سەلامەتی بۆ ئێوە خەڵکی ڕۆژاوی کوردستان سوپاس دەکەین کاک مامۆستا محەممەد ڕەوف ڕۆژنامەنووس کە لە قامیشلۆی ڕۆژاوی کوردستان لەگەڵمان بووی کاک تۆر بێمەوە خزمەت بەرز بوو ورەدا بڕین لەگەڵ جەنابەت باسی سووریامان کرد کە بڵێن ئێستا ڕێکەوتنێکی نێودوڵەتی هەیە بۆ دابشکاری بۆ سووریا و کورد بۆ قوربانی ئەوەی کە سووریایەکی یەکگرتوو بێ هێشتا دۆخی سووریا دیار نییە سووریایەکی چۆن دەبێ و کۆبوونەوەی ئەمڕۆی ئەنجومەنی یاساییشیش نێودەوڵەتی جەختێکی زۆری لەسەر مافی کەمینەکان بە کورد و دۆرۆز و لایەنەکانی دیکە کردەوە ئەوەی کە هەیە زیاتر ئاڵۆزیەکان یان نێجێگیریەکان یا بێبەهاییەکانی سەردەمی دۆناڵد ترەمپەکە هیچ قوتسێتێکی بۆ یاسای نێودەوڵەتی و مافی مرۆڤ و هیچ بەهایەکی بۆ ئینسانیەت نەهێشتوتەوە هەموو شتێک بە چاوی کڕین و فرۆشتن و قازانج و زیانی مادی تەماشا دەکا پێدەچێ لێرەدا بابەتێک هەبێ شی بکەینەوە زۆر خزمەت بە بەرنامەکەی بەڕێزت بکە ئەویش ئەوەیە کە دوور نییە کە قەنەعەتیان بە دۆناڵد ترەمپ کردبێ کە ئەحمەد شەرع دەتوانێت وەک هێزێکی خێرای دەستوەشێن وەک هێزێک کە شەڕی حیزبوڵای لوبنان و وەکو فشارێک بۆ سەر عێراق ڕۆڵی گەورە ببینێ وەکو ئەو هێزەی کە ڕەزامەندی ئەوانیشی لەسەر دەبێ ئێمە لە فیلدی ئەکادیمیدا و لە بواری ئەزمون لەسەر زەوی لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا ئەوەی کە بینیمان و لە بواری تیۆریشدا دوو تایپ لە ئیسلامی سیاسیمان هەیە ئەوانەی کە دەگوترێت تیرۆر دەکەن دوو قوتابخانەمان هەیە کاک حەکیم طبعا ئەمانە لە کوردستان بەدەرن مای قەلەقی نییە الحەمدولله ئێمە حیزبەکان لە کوردستان حیزبە ئیسلامیەکان دوورن لە توند و تیژی بەڵام لەسەر ئاستی جیهان لە دیدی ئەمریکیەوە دویان هەن جۆرێکیان ئەوانە بوون وەکو ئەلقاعیدا ئەیمەن زەواهیری و ئەوانی دیکە کە دوژمنە دوورەکانیان دەکردە ئامانج فار ئەنمی مەدریت تاوەری بازرگانی جیهانی پاریس ئەمانە تایپێک بوون کەمتر دەوڵەتیان دەویست کەمتر ویلایەتی ئیسلامیان دەویست کەمتر ئەو ستاتۆیان دەویست کە تایپەکەی دیکە دەیەوێ ئەمە ئەحمەد شەرع لەم تایپە هاتووە تەحریری شەبەری نووسڕە و تەحریر شام و دوای بووبەوەی ئێستا تایپێکی دیکەمان هەیە تایپێکی دیکە ئیسلامی سیاسیمان هەیە پێی دەڵێن تێریتۆریال یا تێریتۆریالیزیشن یا سنوورگەرە یا دەوڵەتگەرە چوارچێوەیان دەوێ بۆ نمونە داعش مثلەن لێرە من بە پشت ڕاستکراوەیی بە جەنابەت دەڵێم داعش هەتا سنوورەکەی خۆی هەبوو هەموو شتێکی دەکرد لە ناو سنوورەکەی بەس دەستی بۆ دوژمنی دوور نەدەبرد یەک تیرۆریشی بە ئاراستەی دوژمنە دوورەکان نەبوون بە ئەمریکاشەوە بە ئەوروپاشەوە بەس کاتێک داعش خاکی لێستێنرا ئەویش بوو بە تایپی دووەم دەست لە دوژمنە دوورەکان بۆ شوێنێ ئێستا پێدەچێ قەنەعەتێکیان بە دۆناڵد ترەمپ کردی بێ جا بەو ئەخلاقە ناشازەی کە هەیەی قەنەعەتێکیان پێکرد بێ کە دەتوانی لە ڕێگەی شەرعەوە تایپی دوژمنی دوور کە غەرب دەکاتە ئامانج لەو خاکەدا وەکو چۆن تاڵیبانمان چلێ کرد لەو خاکەدا دەسەڵاتی بدەینێ هەموو شتێکیشمان بە قسە دەکا لە سعودیا لە ڕێی قەتەڕەوە لە ڕێی ئیماراتەوە لە ڕێی تورکیاوە هەموو گەرنتێکی داوە بەو ئاخیرە چۆتە ناو تەحالوفی دژ بە داعش و ئامادە بووە کە لەگەڵ سووریا لەگەڵ ئیسرائیل گفتوگۆ بکە لە دانیشتنەکەی مانجی 5 لە سعودیا بەڵێنی بە دۆناڵد ترەمپدا کە لە بەشێک دەبێت لە ئیتیفاقی ئیبراهیمی لە مانگی دە لە نەتەوە یەکگرتووەکان ئەم ساڵ جارێک کە تەعکیدی کردەوە کە ئەو ئارامی بۆ ئیسرائیلەکان و بۆ هەموو لایەک دەوێت کێشک لە مانگی 11 لە کۆشکی سپی کە یەکتری بینیەوە تەبعاً بە هەمان شێوە ئەبێ بشووترێ لە 80 ساڵی ڕابردوودا لە ساڵی 1946 هەتا ئەم دەقەیە یەکەم سەرۆ کۆمارە چۆ ناو کۆشکی سپی بۆچی دەچێت لەبەر ئەوەی پێیان وایە لە ڕێی ئەم پیاوەوە دەتوانی تەواوی ئیسلامی سیاسی تایپی دوژمنە دوورەکان ئەوەی بە دوژمنی دوور دەکاتە ئامانج بگۆڕی شیفتی بکەی وەری بچەرخێنی بۆ سەر تایپی یەکەم کە لە سنوورێکدا ڕازی دەبێ ئایا تا چەند ئەمە ڕاستە تا چەند نابێ ئەوە مەوزوعێکی ترە لەوانەیە من بەس
لە فیلدی ئەکادیمیەکەیەوە لە واقعەکەیەوە بۆی چومنەکەەوە مەسەلەن تەفسیر و تەویلات و بۆ چوونی منە ئەم هزرا تا ڕادەیەکی زۆر لەگەڵ خواستەکانی ترەمپیش یەک دەگرێ بەڵام بێشک بۆ ئیدارەی دوای ترەمپ پشتی 3 ساڵیکە ئەمریکا زەحمەتێکی زۆر قوربانیەکی زۆر مەسرەفێکی هێزگار گەورە دەبێ ئەنجام بدا ئەو کاتە دەتوانێت ئەو هەڵانی کە کردوونی ڕاستیان بکاتەوە چونکە ئەم هێزە کۆنتڕۆڵ نابێ تاریخیەن تۆ جەنابەت پیاوێکی خوێندەواری و مێژووی ئیسلام دەزانی لە مێژووی ئیسلامەوە تەماشا بکە لە مەغۆلەوە لەم ئیسلامەوە تەماشا بکە لە مەغۆل تەماشا بکە وەرە سەردەمەکانی دیکە وەرە سەردەمی دروستبوونی بەعس و عەفلەق و ئەوانە وەرە ئەم تۆم باراکە جا تۆزێک لە عەفلەق دەچێت ئەویش بە هەموو بزان مەسیحێکی بەم شێوەیە بوو هەموو حرەکەتەکان هەتا داعش هەمووی لە سووریاوە دێ بۆ عێراق یعنی تاریخی 1000 ساڵ زیاتر بەر لە ئێستا هەر گۆڕانکاریەک هەر تەوژمێکی فکری هەر ڕابوونێک دروست دەبێت لە سووریایەوە دێ کاریگەری لەسەر عێراق دەبێت بۆ ئەوەی لەگەڵ تایتڵی بەرنامەکەشت بگونجێ باشە بەس کاکتۆر سەبارەت بە ئەوەی کە باس کراوە گوایە هەسەدە بۆیە ناسیانەکە بکشێتەوە بەڕۆبەر ڕوانگەی سووریش قسەی لەسەر کرد بوو گوایە ئامادە نەبووە شەڕی حیزبوڵای لوبنان شەڕی حەشت لە عێراق بکە هیچ شتێکی وە پشتڕاستکراوە لە ئارادایە و ئایا لە قۆناغی داهاتوو بڵێن هێزەکانی حکوومەتی و سووریا گروپەکانی شەڕی عێراق دەکەن شەڕی شوێنەکانی تر دەکەن دەزانی سەبارەت بە بەشی یەکەمی پرسیارەکەی جەنابەت ئەو ڕامی قسەیەکی وای کرد ئەوەی مافی مرۆڤ لە 10 ساڵی ڕابردوودا لە 15 ساڵی ڕابردوودا معلوماتەکانی کەمیان مبالغەی تێدا بووە بەردەوام سەرەتا تعلیقی لە دراوە دوای دەرچووە ڕاست دەکا بەس بە نسبەت ئەوەیان من هیچ شتێکم لەبەر دەست نییە سەبارەت بە بەشی دووەمی پرسیارەکەت هەڵە تێگەیشتنێک هەیە کاک حەکیم لە سەبارەت بە ئاسایشی عێراق و ئازادبوونی کەمپەکان و هاتنی هێزەکان هەڵە تێگەیشتنەکە لەوەیە کە حکوومەتی عێراقی وا ئەزانێ لەم مۆدیڵە تازەیە کە ئێستا هەیە لەم سەردەمەی کە ئێستا ئێمە قسەی لێ دەکەین کە فەرقێکی زۆری هەیە لە سەردەمی 2014 وا ئەزانێ لە سنوورەوە گروپێک دێت و هێزەکەی هەرەز دێنێ و ڕائەکا نە ئەم جارە بەم شێوەیە نییە ئەم جارە ئەگەر دروست ببێ بە کاریگەری بەهۆی ئەم ڕابوونەی یا ئەم گۆڕانکاریە یا بەدەسەڵات بوونی سونە لە سووریا لە ناوخۆی عێراقدا ئەم گۆڕانکاریە یا ڕاپەڕینی سونەکان دروست دەبێت لە بەروی نەواتی ڕاپەڕینەکە لەو کات لە 2024ەوە کە شەرع سەرکەوتنی بەدەستێناوە لە ناو سونیەکان خۆی تەنزیم کردووە بۆیە هەڵە تێگەیشتنەکە لەو نوقتەیە بەڕوونتر بێڵێم ئەوە نییە هێزێک لە سووریاوە بێت بە لەشکرکێشی بێ نەخەیر ئەوە نییە کە بێ سنوورەکان قایم بکەی باجەڕ و ماجەڕ و ئەوانە دابنیت نەخەیر ئەم هێزەی کە لە سووریاوە دێ بە ئاشکرایی نایە خۆی دەغزێنێتە ناوەڕاستی عێراق و ئیدی بەجارێک دەبینی کە ئەوەی لە دەستی دێدەیکات دەنا بێتە سەر ئەوەی کە هێزێک لە سووریاوە بێ با من یەک ڕاستی بە جەنابەت بڵێم ئەمە سایکۆلۆژیە لە زمانی ئەوانەوە هاتن کە ئیمام حوسێنیان شەهید کرد بۆ ئێستا بڕوات بێ دەکەس بە ماتۆڕەوە بێت بۆ دیوی عێراق هەموو ئەو بازە ڕوشتانە ڕادەکەن لە ڕووی سایکۆلۆژی شیعەکان بەرامبەر سونیە هیچگار ڕووخاون هیچگار دەترسن یعنی ڕوحی مقاوچوون یعنی لە توانای شەڕی سونەی نییە بە تایبەتی کە بڵێن لە سووریاوە هاتن بۆیە دەبێ حکوومەتی شیعە لەگەڵ کورد جددیتر قوڵایی ستراتیژی خۆیان بدۆزنەوە و من زۆر بە ڕاشکاوی دەڵێم تەنانەت لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران دەبێت لەمە دووە کورد سیاست و استراتیژیەتێکی نوێ من ناڵێم وروژێنەر بۆ سووریا و تورکیا و ئەوانە نا بەڵام لەمە دووە ئەو ڕوحیەتی کوردی دەتوانێت شەڕی ئەوانە بکە لە سووریاوە لە قەسەدەیە چیە هەر ناوێکی لێنەی حتا دەگاتە هەرێمی کوردستان بەڵام چەک و شتەکە لە دەست شیعەدایە
شیعەی عێراقی تا ئەو کاتێک کە دەرفەتەکەی لە دەست نەداوە بێمان خۆش بێیان نا ئێمە لەمە دوابووینە هاوپەیمانێکی سروشتی خوا کرد وای لێ هات ئەبێ ئەم نوقتەیە بدۆزینەوە. من لە خۆمەوە نایڵێم ساڵانێکە لەسەر ئەمە بیر دەکەمەوە لێرەدا کورد و شیعە بەیەکەوە مستەهدەفن بە دڵنیاییشەوە بە دڵنیاییەوە. ئەوە ئەحمەد شەرع نییە دەیەوێ بێ ناوچە سونیەکان بشێوێنێ، ئەوە خودی سیاسەتە بازرگانیەکانی دۆناڵد ترەمپە. من ئەمڕۆ دانیشتێکی دۆناڵد ترەمپ و مارک ساڤایان بینی لەسەر مێزێک وێنەی سەدام حوسێن لە پێش ترەمپ بوو. ئەمڕۆ ئەمە مەسجە، ئەمە پەیامە ئەیدات. بۆیە دەبێت شیعەکان لەو تەداروکات و خۆنواندن و هات بۆ سنوور و ئەوانە بزانن ئەمە چارەسەر نییە. چارەسەر ئەوەیە دەسەڵات لە بەغدا بە عەدالەتی تەماشا شیعە و سوننە و کورد بکە، بەڵام بۆ ئەمە تۆزێک درانگە بە عەدالەتی چەکەکانی دابەش بکە، گرنگبایەخێکی زۆر بە هەرێمی کوردستان بدا، ڕوحیەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان یاهی کورد لەگەڵ چەک و چۆڵی کە ئەوان مۆنۆپۆلیان کردووە لەوانەیە بتوانێت شتێک بکە، لەوانەیە لە ناوچە بۆ پاراستنی ئاسایشی عێراق. بەڵام ئەگەر پێمان وابێ حکوومەتی سووریا ڕێگا لە ڕابوونی سوننەی ناو عێراق دەگرێت هەرگیز شتیوان نابێ و عێراق جارێکی کە ئەو ئاسایشەی پێش هێرش بۆ سەر قەسەدا پێش شکانی کەمپەکانی داعش عێراق نابێتەوە ئەم عێراقە جارێکی تر کەسیان وەکو مقتەدا سەدر لی تێ نەگەیشتووە. باشە کاک دکتۆر بەس هیچ مەترسیێکی ئێستا داعش کەوتیان دەیانگوازنەوە بۆ عێراق حەوت باسی ژمارە 7,000 دەکەن ڕەنگە جەناب زانیاری زیاتر تەیە کە سوکارەکەیان تقریبا نزیکەی 43,000 کەس لە کەمپی هۆڵە. بۆچی دەگوازرێنەوە عێراق؟ ئەگەر بگوازرێنەوە عێراق باشە خو لە سووریا بمێنن بڵین بۆ ئاسایشی عێراق باشە چۆنە؟ ئەمە بەنیامین ناتانیاهۆ بڕیار دەدا ئایا لە عێراق دەبن یان لە سووریا دەبن. زۆر بە ئاشکرا بە جەنابت بڵێم کاتێک تۆ تەماشا کەناڵەکانی ئیسرائیل دەکەی لە چەند ڕۆژی ڕابردوودا و کاتێک تەماشا دەکەی کە ڕوونکردنەوەشیاندا لەسەر ئەمە کە ئەوان هەتا ئەو ڕادەیە ڕێگایان بە هێزەکانی سووریا نەداوە یا ئەوان نەیان وتۆ بڕۆن کورد بکوژن بەڵکو زەمینەی مانەوەیان وعدیان داوە کە دەسەڵاتی ئەحمەد شەرع بمێنێەوە کۆنتڕۆلی بەسەر خاکەکەیدا هەبێ. طبعاً ئەوانش ئەمە تەوزیف دەکەن لیگەڵایزی دەکەن بۆ هێرشی سەربازی، بەڵام سەبارەت بە ئیسرائیلیش لە جۆلان و قونەیچڕە و جەبەل شێخ و ئەوانەوە لە زۆر ناوچەی داوە لە نێزیک شامیدا شەوێک بەر لە ئێستا کەمە تهدیدێکی زۆر زۆر گەورەیە و ئەوان قەلەقی خۆیان دەربڕیبەوەی کە ئەو کامپانە نابێ هەموو قیادەکانی داعش ئەوەی گیراون نابێ لە بەردەستی ئەحمەد شەرع و شەیبانی و ئەو وەزیری دیفاعەکە و ئەوانە دابن ئەبێ بگوێزرێنەوە بۆ شوێنێکی تر. ئەوان عێراقیان پێ ئاسان کارتر بووە بە دوو هۆکار. یەکەم بەهۆی ئەوەی کە عێراق ئێستا زۆر مەمنونە بەهانەیەک بۆ مانەوەی ئەمریکا و پاراستی خاکەکەی هەبێ دوای ئەو گۆڕانکردێ گەورەی کە هەیە لە سووریا، ئەو گۆڕانکاریە ڕوحیەی کە هەیە، نەفسیی کە هەیە، تاریخی کە هەیە و لە پاشخانی زەینی شیعەدا گەلێک سامناکە ئەبێ مەمنونە. ئەمە عێراق دوای پەلاماردانی کورد لە سووریا و شکانی کەمپەکان عێراق ناتوانێت بەو چاوی پێشووی نەتەماشا خۆی نەکورد نە هیچ یەکێک لەم هێزانە بکە. ئەمە دەتوانین بڵین بابەتێکی هێجگار جەوهەریە. بۆیە کاتێک تەماشا دەکەی دۆناڵد ترەمپ لە یەک شتدا ڕاست ماوەتەوە ڕاد لەگەڵ قسەکەی خۆی ڕاستە ئەویش پاراستنی ئاسایشی ئیسرائیل و گوێگرتنە لە بونیامین ناتانیاهۆ. بۆیە بە ڕەزامەندی خودی دەوڵەت و کابینەی جەنگی ناتانیاهۆ ئەم هێزانە هێناونە عێراق. دووسێ ئامان چەند لە هاتنیە و هێزانە بۆ عێراقیچێک لە ئامانجەکان تێوەگلاندنی قوڵتری عێراقا. عێراقیەکان سبەینێ لە ڕاستیدا باجی ئەمەش دەدەن، بەڵام عێراقیش ناتوانێت لەمڕۆدا بابەتەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕەت بکاتەوە. بەڵام لەناو هەموو ئەو گفتوگویاندا ڕۆڵێکی فەڕەنساشەیە. کاک حەکیم من لێرە ئەوە جەخت لێ دەکەمەوە سەبارەت بە کوردی سووریا، سەبارەت بە کورد لە عێراق هەردووکی، سەبارەت بە حەسەکە، سەبارەت بە هەولێر.
ئەبێ لە دوو نقطە زۆر وریابن. لە سووریا هەرگیز فەڕەنسا ئامادە نییە زیاتر پشتی کورد بگرێ ئەگەر مسقالە زەڕێیەکیش دەوڵەتی ناوەندی بێزار بکە. چونکە فەڕەنسا شکستی گەورەی لە لوبنان خواردووە، فەڕەنسا شکستی گەورەی لە باکووری ئەفریقیا خواردووە، فەڕەنسا دوای وەبەرهێنانێکی گەورە بەسەر شۆڕی بە بێنەتیجەیی لە خاکی باکووری ئەفریقیا و ناوچەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەرچوو. زۆریش هەوڵیدا لە هەرێمی کوردستان و عێراق جێی خۆی بگرێ، لە ڕاستیدا ئیشێکی زۆریشی کرد. بەڵام کاتێک دەسەڵات لە سووریا دەگۆڕدرێت کە کۆلۆنیالی خۆی بووە، بە میراسی تاریخی خۆی دەزانێت، دەسەڵات لەوێ دەگۆڕێ، فەڕەنسیەکان شاگەشکە دەبن. حەقی ئەوەیان نی ئەوەی هاتووە ئیسلامیە مەسیحیا پیاوکوژە پیاوکوژ نییە، گرنگ ئەوەیە ئەوان شام بەی خۆیان دەزانن. تا ئەم دەقەیەش جەیشی فەڕەنسی بە شێوازی جەیشی سووری بە شێوازی جێشی فەڕەنسی تەعبیە و تەحسین و تەختیتی سەربازی بەڕێوە دەبا. بۆیە کورد لە سووریا ئەبێ زۆر دۆستی بەریتانیا و ئەڵمانیا بن، بە فەڕەنسا بە درۆیەکانی فەڕەنسا لە سووریا نەخەڵەتێن. ئەنجینا باجەکەی دەدەن، کۆردینەیشنەکە بە یەکگەیانەکە فەڕەنسا ئەنجامیدا، کە بەڕاستی منی شۆک کرد. بەڵام لەوێدا بەرژەوەندی جیۆپۆلیتیکی زۆر لە سەروی ماف و ئینسانیەت و کۆمەڵێک شتیکاوەیە. سەبارەت بە کوردی عێراق عەکسە. سەبارەت بە کوردی عێراق دەبێت ئێمە باوەڕ بە فەڕەنسا بکەین، لەگەڵ ئەڵمانیا هیچ باوەڕێکمان بە بەریتانیای نەبێ. بەریتانیا لە ساڵی 1927ەوە کە نەوت لە کەرکووک دۆزراوەتەوە بریتیش پترۆلیۆم، کە ئەو کاتی لەگەڵ کۆمپانیای نەوتی تورکیا بەیەکەوە سەرپەرشتی کێڵگەی بابە گۆرگۆڕیان دەکرد لە 27ەوە. تا ئەم دقەیە بەریتانیا کۆمپانیا نەوتیەکەی دەستی لە نەوتی عێراق بەرنەداوە. تەنانەت لە 16 ئۆکتۆبەر هێشتا دووکەڵ لەسەر کەرکووک و بیپی هاتە کەمپی خەوبازە و بای حەسەن بابە گۆرگۆڕ و ئەوانە. بۆیە لە عێراق دەبێت کورد وریابێ، لە فەڕەنسا و ئەڵمانیا نێزیک بێ. فەڕەنسا لە سووریا بەرامبەر کورد ئەخلاقی تێدا نییە، لێرە زۆر بە ئەخلاقە. بەریتانیا لێرە بەرامبەر کورد ئەخلاقی تێدا نییە، لە سووریا زۆر بە ئەخلاقە. کورد دەبێت سیاست بکە. تا ئێستاش بەریتانیا ئێرە بەهی خۆی دەزانێت. هەتا ئێستا تەماشاکە بەریتانیا ئامادە نییە خانوویەک لە هەولێر بەکرێ بگرێ ئاڵایەکەی دابنێتە ئەوێ، لە قاتی چەندەمی فندقەکان دادەنیشێ، بە دڵنیاییشەوە قاتی یەکەمی فندقیشی بدەیت چکوا سەر عەرزە کنسوڵگەریەکەی دانانێ بۆی دان بە هەرێمی کوردستاندا نەنێت. و ئەمڕۆ لە ئەنجومەنی ئاسایش خیتابی بەریتانیا زۆر مەردانەتر بوو لە فەڕەنسا. فەڕەنسای زۆر ترسنۆک یا بەو شێوەیە بوو کە من وتم بە ئەوەی بۆ بەکارهێنن. ئەم دانەوانە ئەم وێنانە خەریکن ڕوون دەبنەوە. بەداخەوە تەنها یەک بژاردە لە پێش کوردی سووریا ماوە، ئەگەویست قسەی لەسەر دەکەم. باشە، دوی دێسەر بژاردەکان بە سەبارەت بە ئەمریکای سیاسەتی ئەمریکا زۆر جار باز دەکەی ئەمریکا لە زۆر قۆناغ پشتی لە گەلی کورد کردووە، جا لە باشوور بێ بڵێن ئەوەی سەر ڕۆژ ئاوا. پەیوەندی بە تێگەشتنی بڵێن هەڵەی سەرکردەکانی ئێمە ئەوە سیاسەتی ئەمریکایە بەرامبەر بە کورد هۆکارەکەی چێک ئێستا بۆ نمونە تۆمبارەک دەڵێ هەسەدە کۆتایی هات کە بۆ داعش هاوبەشی سەرەکی بوو. خۆی سەبارەت بە سیاسەتی ئێستای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کۆمەڵێک بزنسمان سەرپەرشتی دەکەن. جۆناڵد ترەمپ بۆ خۆی بە هەمان شێوە واو تۆمبارەک کەسێکی کە لە ئەرتۆدۆکسی مەسیحی ڕۆژهەڵاتی لوبنانیە عارەبە، هاوڕێیەکی دێرینی دۆناڵد ترەمپە، یەکێکە لە کەسە کاریگەرەکانی بواری عەقارات لە ئەمریکا و زۆربەی شوێنەکانی جیهان، و تورکیا شوێنێکی گونجاوە بۆ عەقارات. ئەمانە کۆمەڵێک خەڵکی بزنسمانن لە دیدی ئەوەوە تەماشا دەکەن. کورد دەبێ زۆر بە عاتیفی لە ئیدارەی ئەمریکا نەڕوانێ. هەتا ئێستاش تا ئەم دەقەیەش کورد لە ئەمریکا لە پێشتری نییە، ئەمە ڕاستیە. بەڵام ئەمریکا نابێ بە ئەدەبەوە سیاسەتی لەگەڵ کەیت، نابێ بە محتەرەمی سیاسەتی لەگەڵ کەیت، نابێ بە ئەتەکێت سیاسەتی لەگەڵ بکەیت، دەبێت لە ئۆینەکانی تێبگەیت. دەبوایە زووتر کوردی سووریا چوبایە قۆناغی دوای شەڕ و هەندێک ئاماژەی دابان لە ڕاستیدا، دەبوو پێشتر ئەمەی کردبە. ئەمریکا خەریکە بە ئەوروپا دەڵێ ئێوە بێبەهان خۆتان پێ ناپارێزرێ، من گرینلاندم دەوێ بۆی بتان پارێزم.
ئەمریکا دەقە بە دەقە هایبەت و هینی خۆی بەکرێ دەدا. یعنی ئەمریکا ئێستا وەکو سارەی کرێوایە، وەکو چەکی کرێوایە، وەکو کەشتی کرێوایە. بە سعودی دەڵێ من دەتپارێزم تریلیۆن دۆلارت داوە. ماوەیەکی کە بە عێراق دەڵێت طبعاً هەژبوونەکەی لەمە دەڵێت دەبێ پارەی بەڕێکردنی نەوتەکەت لە کەنداوەوە کە من دەیپارێزم بدەیت بە ویلایەتە گرتوەکانی ئەمریکا. ئەڵمانی بە هەمان شێوە ئەو هات بەبێ ڕەزامەندی بەبێ وەبەرچاوگرتنی هەزاران قوربانی گەلی ئۆکراینە هات هەرێمەکانی تەقدیم بە پوتین کرد، بەڵام ئەوە شەعبی ئۆکرانیەکە خۆی ڕاگرتووە. بۆیە لای ترەمپ یەکشت موهیمە. ئێستا ئەگەر ئەحمەد شەرع بیتوانی بە هەتاکو پیشخابور هەتا نزیک زاخۆ هات بە ئێستا دەیگوت پیاوێکی زۆر ئازا زۆر بەدەست و بردا دەستی خۆش بێ، بەڵام بزانێت کورد مقاومە دەکا دەڵێ نەخەیر نابێ بەو شێوە بکە، کوردی شەڕکەرن. لای ترەمپی چێ پارەی هەیە و چێ شەڕ دەکا، ئەبێ یا پارەیەکی گەورەت هەبێ بیدەیتێ یا ئەوە بیکە بتوانی ئەمریکا ئازار بدەیت. ئەمریکا مەترسی گەورەیە لەسەر دۆستەکانی لە ڕاستیدا. بەردەوام بۆ ئەو قسەیە باوە، هەر لە سۆشیال میدیاش باوە، چەندە لێی دووربی لەم دۆخەدا ئەوەندە سەلامەتتری لەبەر ئەوەی لە سەردەمی دۆناڵد ترەمپدا هیچ مەبدەیەک، هیچ ئەخلاقێک، هیچ پێوەرێکی ئینسانی، هیچ حیسابێک بۆ ئەنجومەنی ئاسایش، بۆ نەتەوەیە گرتوەکان، بۆ مافی مرۆڤ، بۆ کۆچبەر، بۆ ئەوروپا، بۆ کەنەدای جیرانی، بۆ مەکسیک، کورد چییە لە بەرچاوی ئەو؟ کورد هەر خوێنیشینی ئازاریشی تێدا نیە. یا دەبێت پارەت هەبێ یا دەبێت چەکت هەبێ بەقەت پارە لای ترەمپ و لای ویلایەتە یەکگرتووەکان مهمە. ئێستا پێی وتراوە بە ئەم پیاوە بە تۆم باراک ئەوەی تۆ دەیکەی ئابڕووی یەکزاری خۆشت و دەوڵەتی شەرع و تورکیاش و هەموو لایەنەکان دەبی. کورد لەوێت چەکدانانێ، تەسلیم نابێ، ئامادە نییە بە هینی سەر کاغەز کە دەڵێ مەعرەزی سیارەیە فۆرمی سوڵحت بۆ پڕ بکاتەوە، ئەبێ لە دەستوردا شوێنی بدەیتێ. ئێستاش کاک حەکیم بۆ ئەم سیاسەتەی ئەمریکا کورد لەوێ یا ئەوە تا دەبێ شەڕی مان و نەمان بکە، شەڕێکی گەورە بکە خاکیش بەجێ نێڵێ، یا ئەوە تا ئەوەی لە مێشکی شەرعدایە ئەوەی پێشتر فەڕەنسا، ئیسرائیل و ئەوانە لەسەری ڕێککەوتون کە زۆر ئیمتیازیان لە پیاوە وەرگرتووە تا ڕادەیەک لە ئیتیفاق مهمتر و لە چاپۆشی مهمتر بێدەنجێکی سامناچیان بۆ کوشتنی کورد هەڵگرتووە. بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا هەز دەکەین بە سەفەرە دیبلۆماسیەکانی سەرۆک بارزانی بەو هەڵمەتەی کە لێرە هەبوو بەو کۆمەڵی ئیسلامیش هیمەتێکی کرد و کۆبوونەوەیەکی گرنگی کرد، بەو کۆمەکەی کۆ دەکرێتەوە بۆی کورد لە هەموو شوێنێک لەسەر پێیانن. هەز دەکرێکە خەریکە حکوومەتی سووریا ئاوڕێک لە خۆی دەداتەوە تێدەگالەوەی بە تایبەتی کۆبوونەوەکە ئەوڕێ ئەنجومەنی ئاسایش کە شەرت نییە ئەوەی لە ژوورە تاریکەکان بڕیارت لێدا و میلەتێکی 50 ملیۆنی بە ئاسانی ناتوانانی بسڕیتەوە. خەریکە قەناعەتێک دروست دەبێت. دەخولەکێکمان ماوە چەند پرسیارێکتر بە کورتی سەبارەت بە کوردانی سووریا ئێستا دەبێت لۆمەی بڵین لەسەر کوردانی سووریا لۆمەی ئەوان ئەمریکا حکوومەتی شەرع بکرێ لەو بارودۆخە و باسی بژاردەیەکیش کرد تاکە یەک بژاردەیان هەیە چییە و بژاردەیەک ئێستا هەیە؟ کاکتۆر والله ئەوەندی لە پرسیارەکە تێگەیشتم. کوردی سووریا لە ڕاستیدا کاتێک بەخەبەر هات کە زۆر شت گۆڕاوە لەسەر زەوی، کاتێک دیبلۆماسیەتی کورد دەستی پێکرد و کورد هاتە سەرجاددا کە ئیتیفاقە ژێربەژێرەکان مەسافەیەکی بەداخەوە بڕی بوو لەبەر ئەوەی هەندێک درانگ بوو. کورد یەک بژاردەی لە بەردەستدایە، ئەویش بژاردەی جەنگە بە مانای کەلیمە، نەک شەڕ، جەنگ، تۆتال وۆر، جەنگی گشتی بە ئەوەی لە دەستی دێ
هیچ لەوە زیاتر نیەتی ئەمە گەرمایی و نەفەس دەدا بە دیبلۆماسیەت وا دەکا کە ئەم شەڕە بەردەوام بکەن کوردی هەموو پارچەکان لەسەر پێ بمێنێ شەڕەکە گەرمایی دەداتە کۆمەکی مادی کۆمەکی معنەوی و هەڵمەتی دیبلۆماسی بۆیە بژاردەی مانەوە لە بەردەم کورد لە سووریا تەنها جەنگی مان و نەمانە کە ئامادە بووی بۆ ئەم جەنگە بەڵکو پێویست ئەو کاتە بە جەنگەکەش نەکا کە ئامادە بوویت بەڵکو ئەو کاتە لایانی بەرامبەریش ئەو جەنگی مان و نەمانەی تۆ بەرچاو بگرێ تۆزێک دەست بکێشێتەوە بەڵام من وەک خۆم دەمەوێت ئەوەت پێ بڵێم بەڕوونی بە بینەرەکانت هیچ بە یەک گەیشتنێک هیچ ئیتیفاقێک هیچ سوڵحێک لە نێوان شام و حەسەکەدا ناکرێت تا ئەو کاتەی گەرنتی دەستوری و مانەوەی هێزە چەکدارەکان و بەڕێوەبردننی خاکە کوردیەکان لەلایەن کوردەکانی ئەوێەوە بەدەست نەیە ئەوەی تر هەمووی مادەی ئیعلامیە باڵۆنی اختیبارە هەمووی کاتکوشتنە لەوێ بۆیە کە دەمانەوێت بزانین شەڕ دەبێ یان نابێ دەبێ بزانین دەستورەکە چ دەکا بەڕێوەچوونی خاکە کوردیەکان دەدرێتەوە بە کورد و جێیشەکە دەمێنێت چەند فیرقەیەک ئەمانە نەبن شەڕەکە مسۆگەرە باشە کاکتۆر بەڕێز چووی بۆ سووریا ناوچە کوردیەکان لە تەنە پارێزگە حەسەکە و کۆبانی یاخود بڵێن ئەفرین و لە شوێنی دیکەش هەیە ناوچەی لێک دابڕاون ئایا دەتوانرێت پارێزگاریان لێ بکرێی کە ئێستا لە بەردەم ئەوەدان کە لە بەردەم شەڕدا یەکێک لە لاوازیەکانی ئەم جەنگە بابەتی جوگرافیایە جوگرافیای کۆبانی لەگەڵ ئەلجەزیرە لەبەرەوەی لە نێوانیدا گرێسپی و ئەوانە هەبوو لە ساڵی 2019 بە عازی دۆناڵد ترامپ ئەو خاکانە داگیرکران و ئەو کاتیش ئەگەر لێنزی گرام و ئەوان نەبان خاکی پتر داگیر دەکران بەڵام تا ئێستاش خاکێکی زۆری کوردستان ئازادە و کۆبانیش ئازادە ئەو کاتی ئەگەر لەگەڵ حکوومەتی مرکزی پێک بێن دەکرێت شوێنێک بێ ئیدارەی کوردی تێدا بێ ئەگەر سەر بە محافەزەی ڕقەش بێ بەڵام بۆ خۆیان بەڕێوە ببەن ستاتویەکی تایبەتی هەبێ یا ڕێیەکی بۆ بکرێتەوە بە هەر شێوەیەک بێ گرنگ ئەوەیە کۆبانی کەیسێکی تایبەتە بۆ بابەتی بەهاناوە چوونی مرۆیی بەپەلە بەڵام بۆ چارەسەری پرسە سیاسیەکە پەیوەندی بە کۆی ئەو ئیتیفاق و لێکتێگەیشتنانەوە هەیە کە لە ئایندەدا ئەنجام دەدرێن بەڵێ بەس کورد دەتوانێت ناوچە کوردیانە وەرگێتەوە کە دەڵی بۆم نعفرینی لەزداوە سەرێکانێ گرێسپی ئێستا کۆبانی گەمارەوە دراوە حەسەکە ئێستا لەژێر کۆنتڕۆڵی دێ نەخەیر بە هیچ شێوەیەک بە ئیتیفاقیش و بەڕێککەوتنیش ئەم ناوچانەی کە ئێستا چەکەکان بڕیار دەدەن سەنگەری چەک بڕیار دەدا تۆ لەکوێ وەستاوی ئەگەر ئێستا شەڕ بۆ وەستی ئەوێ هی تۆیە ئەو شوێنەی کە پێی ئەوانی کەوتۆتە ناوە بە هیچ شێوەیەک ناگەڕێنەوە ئافرین لە محافەزەی دوور لە ئێدلب ناگەڕێتەوە نایەتە سەرڕەقە کەوبانی و ئافرین نایەنەوە سەر حەسەکە لە جێی خۆیان دەمێنن و شێخ مەقسوود و ئەوانە هەچەند شێخ مەقسوود و ئەشرەفیە ناکرێت لەوێ دەسەڵاتێکی تایبەت هەبێ بەڵام کوردەکان لەوێ کەلتوری خۆیان دەپارێزن چوونەوە شوێنی خۆیان بەو شێوەیە دەمێنێ ئەوەی ستاتۆی کوردی یا بەڕێوەبردنی کوردی یا کەڵچەری کوردی یا بە کۆمەڵایەتی بوونی کوردی ئەوەی پێی دەڵێن کوردستان ڕۆژئاوا لە کۆبانی دەمێنێ لەگەڵ حەسەکە کە حەسەکە بەواتای قامیش لۆژدێ باشە کاکتۆر بە کورتی سەبارەت بە تۆم بارا کە بڵین کە ئێستا ئەمڕۆژ داوای کرد بێزەکانی سووریای دموکرات تێکەڵ بکرێن و پێشتر وتیان بە هەسەدەی وتووە بە مەزوڵعادی وتووە دەبوو زووتر کشابان و ناوچە عارەبیەکان ئەوە سیاسەتی خۆیەتی کاندێک خەڵک ڕخنەی لێ دەگرێت یاخود سیاسەتی فەرمی ئیدارەی دۆناڵد ترامپە کە کورد بەم شێوەی مامەڵە لەگەڵدا بکرێت خۆی تۆم باراک پیکچەرە گەورەکەی ئەمریکا دەبینێ لە ناو پیکچەرە گەورەکەدا قسە دەکا بەڵێ سیاسەتی ڕسمی ویلایەتە یەک گرتوەکانی ئەمریکا ئەوەیە کە تۆم باراک دەیڵێ ئەمریکا بە تایبەتی ئەمریکای ترامپ پێی وایە تا دوێنێ شەڕکەری باشبوو ئێستا بچۆوە ماڵی خۆت ئەو حسابی تاریخ و ئەوەی لە مێشکتدای و جلوبەرگت و زمانت و ئەدەبت و هونەرت و کەرامەتت ناکات ئەوەی کە وا دەکا ئەمانە جارێککە ئەبدەیت بنەوە بێنەوە سەر کۆمپیۆتەرەکەی سێت ئەپ ببنەوە لەسەر کۆمپیۆتەری ویلایەتە گرتوەکانی ئەمریکا تەنها چەکە باشە کاک تۆ سەبارەت بە کاریگەری ئەم ڕووداوانە لەسەر باشووری کوردستان هیچ کاریگەرێکی دەبێت یاخود قسە لەسەرەوەی ئەگەر گۆڕانکارێک لە عێراق ڕووبدا سیاسەتی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا وڵاتانی تر بە هەمان شێوە حکومێکی مرکزی نیە ئایا کورد
زیان دەکا یاخود چی لە بەردەمدا لە باشووری کوردستان کە ئێستا ناکۆکی لە بینی حیزبەکانی شەیە بە کورتی بێ سپاس دەکەم. زۆر بە کورتی ئەوەی کە لی قەلەقن سەبارەت بەوەی کە ستاتویەک بۆ سونیەکان دروست بکەن ئەوەیە کە سونە نەوتی نییە لە عێراق نازانن چۆن خۆی بژێنێ ئەو ئاوشکە بە ناویاندا دەڕۆیشت تورکیا وشکی کردووە یعنی ئەگەر نەوتی هەبایە دەمێک بووێ لا تێگرتوەکانی ئەمریکا هەر لە دوسێ ڕۆژی ڕابردوودا و هێزانەی هاان دەدان بێنە عێراقەوە بەڵام ئەوە بەو مانایانیە کە مەترسی گەورە لەسەر عێراق نییە سونەکانی عێراق چیتر دوای بەدەسەڵات بوونی ئەحمەد شەرع و دوای ئەو هەڵمەتەی دەستیان پێکرد دوای ئەوەش کە ئەمریکا بە هەموو جیهانی گوت هاوپەیمانی استراتیجی من دەوڵەتی سووریایە و گوێ لە تەل ئەبیب دەگرێت لە ناتانیاوە دەگرێت باشکراوە دەڵێن باشترین دۆستی بنیامین ناتانیاهۆ ئەحمەد شەرع دەڵێن دوای ئەوە ئیتر لە ڕاستیدا شیعی عێراق دەبێت زۆر بترسێ سەبارەت بە کورد شکانی ستاتۆ یا سەنگەری کوردی لە ئەوێ لە سووریا دەبێ بزانین کە وای کردووە ئەگە بشکێ دوور بێت ئیشاڵڵا شتیوان نابێ خوای گەورە پشتیوانی هەموو خەڵکێک دەبێت ئینشاءڵڵا هەموو لایەکمانجە ئەلهۆل چەند کیلۆمەترێک لە شنگال دوورە ئێستا شنگال کراوەتەوە بۆ ئەلهۆل ئەو کاتێ چ منتیقی شنگال چ منتیقی مووسڵ ئەوانە بەو شێوەیە سەلامت نابن جگە لەوەی کە هەرێمی کوردستان هێچگار لە ڕووی دەرونیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسیەوە دەکەوێتە ژێر کاریگەری تورکیا و سووریا و یەکێک لە خنگاوە خێرایەکان قەپاتکردنی دەواازەی ئیبراهیم خەلیل و کردنەوەی دەواازەیە بە ناوخاکی سووریادا بۆ تەلعفەری تورکمان نشین و لەوێەوە بۆ مووسڵ ئەو کاتە ئەگەر سووریا بەو شێوەیە لێبێ ئەو هەرێمی کوردستانی کە لە ساڵی 92 دەواازەی بەسەر تورکیا داوە هەیە لە یەکەم ڕۆژەوە نامێنێ. بەڵێ کاکتۆر وەکو وەگە شتێکشت مابێ ئێمە بۆ سووریا لە بەردەمەوەیدان کە ئەگەر بەستەکە درێژ بکرێتەوە چکاوەندەی نێماوە یاخود شەر دەست پێ بکە وەقسە لەسەرەوە بۆ ئەمریکەکان لە چەند ڕۆژی ڕابردوو ڕێگان نەداوە هاسە دەچەکەکانی ئەمریکا بەکاربێنی وێنەکە چی بەسەردەی سوپاس دەکەم. سەبارەت بە چەکەکان لێکتێنەگەی شنێک هەبوو چەند لیوایەکی چەکداری هێزەکانی سووریای دموکرات هەبوون کە لە ناو معسکەرە ئەمریکەکان و لەگەڵ ئەوان بوون ئەوان ئەرگدار نەکرابوون لە ڕقە و دێرە زور و ئەوانە هندێک هێزی دیکە بوون قەسە دەبوون بەڵام لە دوێنێشەوەوە پێم وابێکە ئەو هێزانەی لە دەوری ئەمریکەکان بوون خواحافیزیان لە ئەمریکیەکان کرد ئەمریکیەکانیش ڕێیان لێ نەگرتن و ئەو هێزە پڕچەکە ئەوە ئێستا تەسلیم بەبەرەکە تەسلیمی بەرەکانی جەنگ کراویان با بڵێن بۆ ئەوێ نێردراوە لە ئەرکەکەی کۆتایی پێهاتوە ئەمەش زۆر لە هاوکێشەکەی گۆڕیوە و تەسەور دەکەم هەر ئەوەش بێ کە تۆم باراک و ئەوانە لەرمترن بۆ مفاوەزات بۆیە پێم وانیە وا بە ئاسانی دوای کۆبوونەوەکە ئەنجومەنی ئاسایش و دوای ئەو هەوڵە دیبلۆماسیانە و ئەو ڕژانەی کوردی ئەوەی کە هەبوو پێم وانیەوە بە ئاسانی هێرشەکان ئەوەندە ئاسان و بێباج بن بۆیە درێژکردنەوە باشترین بژاردەیە بەڵام ئەم گفتوگویانەوە بە ئاسانی لە شەو ڕۆژێک و مانگێک و دوو مانگدا کۆتایی پێنایەن چونکە دەبێت سووریا لە دەستوردا دان بە ماف و هێزی چەکدار و بەڕێوە چوونی سیاسی و کللتوری هەرێمی کوردستان یا ناوچەی کوردستان یا ڕۆژ ئاوای کوردستان دابنێت. بەڵێ زۆر سوپاس دەکەین بەڕێز دکتۆر حەسەن ئەحمەد مستەفا شارەزای پەیوەندی دەوڵەتەکان مادومان کردێکە لە هەولێرەوە لەگەڵ مامووی سوپاسیامە دەبوون دەکەین سوپاس ببینێرانی بەڕێز سوپاس باوکاران خواتان لەگەڵ.